سڵاو لێبێ چیەکەن ئەمڕۆ لێرەوە؟ ئێمە من بژار کەوان و زەنوێر بەختیار ئێمە دوو تەلەبەی زانکۆی نێودەوڵەتی کلێوانین فڕۆکەیەکی FPV-مان دروست کردەوە بە جۆری UAV و بە یارمەتی و سەرپەرشتی جامعەکە توانیمانە لە کاتێکی کەمان دروستی بکەین و ئەگەر پیشانی بەم ئێستا لە 3D پرینتەرمان هەڵبژاردەوە بۆ دروستکردنی درۆنەکە چکە وەزنی کەمیشە و قوتیشی هەیە کە بۆی ئەمە توانی درۆنەکە کاتە 14 گرام کە وەزنی کەمە زۆر بۆ درۆن و ئەگەر پیشانی درۆنەکەشکەین کە دیزاینەکە ئێمە خۆمان کردومانە کە ڕێڤەرس ئەنجینیرمان کردووە کەەوە شێوازێکمان کردووە کە هەوا قەتعەکە بە شێوازێکە. ئەمە تو جیاوازی چی ئەم درۆنە لە چاو درۆنێکی ترە؟ ئێمە درۆنەکانی تر هەڤەر بەکارێن ئێمە درۆنەکان شێوازێکی ترمان بەکارانە کە شێوازی بە درۆن ناسراوە بەس بە شێوازی UAV پێڵێن کە ئەم شێوازە ستیلیزیشە و توانای مەسافێکی زۆر زیاتریشی لەوانی تر و بۆ پرۆگرامیەکە زەنوێ بەردەوامە بێت لە هەڵەیە. زۆر باشە بێمە لای تۆ بە بابەت پرۆگرامینەکە جیاوازی ئەم درۆنە چییە لە چاو درۆنێکە لە بازاڕە هەیە؟ بۆ مەسلەی بۆ درۆنێکی ئەو GPS کە بۆماندانەوە توانای تەحەکومی کە لە کاتی فەیڵینگاتە ترانسمیت لە بینی کۆنتڕۆڵەکە بۆ فلایت کۆنتڕۆڵەکە نەما ڕاستخۆگەرتە بۆ شوێنی کە لێی فڕیوە و هەروەهایەکی لەو شتانکەیەتی سنووقی ڕەشی هاوشەی فڕۆکەیەکی گەورە سنووقی ڕەشیەک کە ئەویش میمۆریمان بۆ ئیزافە کردو کە ئەو داتایانی لێکەم ڕۆژەوە تا کۆتا ڕۆژ سەیڤەکە و شتێکەمانەیە کە ئەویش خۆی جامەرێکی نێتوەڕکەوەی کە بەکارمێنکەوەی CC یان سفرێکی پێوترێ لەگەڵ ئاردنیە بەکارمێنی ناو پرۆگراممان کردەوە بۆ زیادکردنی مەودای دوورەکەی خۆی مەودای ئاسایی 50-70 کیلۆمەترە بەڵام بە زیادکردنیەوە 400 بۆ 500 کیلۆمەتر مەودای فڕینێکی دووری هەیە و هەروەها ئەناومیمان بەکارهێناوە کە ئەویش لەو مەودا دوورەیە بۆ گواستنەوەی ڤیدۆ واتە ڤیدۆگان چۆن بۆ گوازرێتەوە بۆ شاشەی کە ئەو شاشەکەیەتی ئەویش بەمان ئەومان بەکارێنە کە زۆر باشەیە گوازرێتەوە و بە هەمان شێوە بۆ ریسیڤەرەکەشی ریسیڤەرێکی دەچەناڵیمان بەکارهێنا کە کۆنتڕۆڵەکە بۆ فلایت کۆنتڕۆڵکێتی و کامێرەکەشی ئەناڵۆگمان بکە بە هەمان شێوە کە داتاکان بە زۆر باشەیە گوازرێت وەک لە کامێرایەکی HD لە مەودایەکی دووری 400 کیلۆمەتریە. ئەمە چەند کیلۆمەتر دوورەکەوێتەوە؟ لە ئێستا 400 بۆ 500 کیلۆمەتر لە کۆنتڕۆڵەکەی دوورەکەوێتەوە ینی لە کۆنتڕۆڵ بۆ ئینەکە توانین دوورکەوتنەوەی هەیە واتە لە کۆنتڕۆڵ ئامێنێت تاکو 400 کیلۆمەتر ئەمێنێ بەڵێ ئەی بنیازن زیاتر پەری پێ بەنەما ئینشەڵا بۆ مۆدەکانی داهاتوو هەوڵێدی ئەتوان حەجمی گەورەتر دروستکەن لەلمە سکێڵەکری ئێستا ئەوە ئەوەم بدەیت سکێڵە بچووەکەین بیتێ درۆنەکە بژە ئەمە سکێڵی بچووکەی ئەمە تاوای درۆنەکەی کە بە سکێڵی بچووکرا بە هەماشی ئەمە چۆن بە سکێڵی بچوو کرا ئەکرێ بە سکێڵی زۆر گەورەتر بۆ مەودایی کە خۆمە بەسەر گەورەیەکەیت و تەنها پرینتەرەکە دەگۆڕی تام پرینتەرەکە قیاسی بچووکە پرینتەری گەورەتر هەیە کە ئەکرێ 5 متر بۆ 5 متر بەرزیەتی ئیشی گەورەی خۆتی بێ بکەیت. ئێوە بەنیازن ئەم بابەتە بخەنە بواری سەربازی و پێشەشی وەزارەتی پێشمەرگەی بکەن؟ وەڵی بۆیان نازانێن ڕاستی لێستا باشتر بێت لە هاتووی ئینشەڵا ئایلیەکەین.